وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. لە ڕۆژانی ڕابردوو ئێمە بانگەوازێکمان کرد لە یارانە ڕاپەڕی و یارانە کوردەوار و داوامان کرد لەوانەی کە خۆیان لە یارە ڕاپەڕیوی ئەم سەرزەمی نازانن لەگەڵ ئێمە تەماس بگرن. دەرەنجامی ئەم تەماسانە کۆمەڵێک خاڵ بۆ من دەرکەوت. ئەویش بریتیە لە ئەو شتانەی وابووگە بە باو و ئەقڵە باوە ناوە دەمە مەردم بەهۆی ژیانە کۆمەڵایەتی و ژیانە ژێرە دەسەڵاتە حکوومەتە هەرێم یا حەلیم. ئەم خەڵکە فێری بڕێ تەعابیر و بێ بڕێ قسە و بڕێ پرسیار بووگە و ئەمە پێویستی هەست وەکو چۆن تۆماس پەین لە سەردەمی ئینقلابی ئەمریکا جوابی کەمەنسنس و ئەقڵی سەلیمی خەڵکی داوە. ئێمە جواوە خۆمان بدەین و مشتومڕی لەسەرا بکەین و باسی لەسەر بکەین. بۆیە ئەم دیبەیتەی ئەمڕۆ تریبوون ئازادە، سەکۆی ئازادە. من دامنیاگە کە هەر کەسێک پێی خۆشە و قسەیەکی هەست لەم بابەتە قسە بکە. مقدمەتەن من بەحسەکەم کە داستان چییە تا ئێمە بتوانین ئەم دیوارە ترسە محاولە بکەین بیڕۆخێنین. خب من نمونەیەک تێرمەوە. سەرروکارە ئێمە تەکەم مەردمە خۆمان وەکو ئێمە لە هەر ئاستێکی تێگەیشتن و زەحمەت کێشانە بووین ئێشە ئێمە لە یەکتری تێبگەین. با من بە مثالێ دەست پێ بکەم. وەرە بەلەم کاتی نەبرا دەرینا خودای من دەیناسم بڵیندا نەوی دەکات نەویان باڵا دەکات ئەوە زەمانێکی بەروبوو درێژە ڕۆژێک دێ لە ڕۆژان ئاخری ڕۆژی منیشدا دێ کەسێک ڕاست و دروست بێ ئەگەر پیاو بێ قەرزکە دەبێ و ناچێ لە سینەم نووسراوە بە فارسی پدەر سوختە بووە چۆ دەچێ هەتاکو کوردێک ما بێ نابێ خوێنە شەهیدەکانم بە خۆڕایی بچێن زاڵم بۆ چۆ دەچێ وەرە دەرەم کاتی نەبرا دەرینا هەرچەندە کێن و دەکێنم لە وڵاتە حیزەی خۆمدا بۆم ناپزەرێ ڕۆژی ڕەش و ئەفشاری بۆ هێناوم بە پیری مەخس و دڵی لەدەستداوم وەکو باڵم دەچی بێ باڵ چونکی کوردم بێ کەس و کارم کەوتومەتە بەرگازی زاڵم چونکی کوردم بە خەزام دەزانێ بەدەستی دەروی تیرانی خۆم هەموو باڵی کێشاوم نەماڵەیەوە کەتیوەکی بێ پدەر دەستەوەش نەداماوم مەگەر نازانی لە کوێ شەهیدەکانم نەماوم چەندە بریندارە. ئۆکەیەوە ئاگاتان لێ بوو لە زارە ئینسانێکی کوردی مەعمولی وەکو ئێوە تعبیرێکی لە دەروون خۆی کرد. لە چوارچێوەی حەیرانێک ئاخریک بوو موسیبەت نامەیەکی خوێندەوە لە کوردبوون خۆی و باسی کرد ئەگەر دانەیە کورد ماوێ ناوە خوێنە شەهیدەکانم بە فیڕۆچێ و باسی لەوە کرد کە ئەی کوژن لەبەر خاتری ئەوەی کوردە. سوالێکی گەورە کە لە ئێمە یەکەن ئێژن کاکە من نەمانزانی ئەم ڕاپەڕینە چییە؟ با من لەمەوە دەست پێ بکەم ئەو کاکەوە ئەو حەیرانەی خوێند منزوری چی بوو لەوەی کە ئەمان کوژن لەبەر خاترە ئەوەی کە کوردین؟ ئەمە پرسیارێکی گەورەست. کوردبوون چی واتیا کە تۆی بۆ ئەتکوژن چی تۆ چون ئینسانی چون داوای ماف ئەەکەی بۆ خاتری ئەوە ئەتکوژن دە ئێشێ هەر کەسی لەم دنیا داوای مافیە کرد بیان کوشتایە. کوردبوون چه تایبەتمەندیەکی واتیا کە تۆ ئەکوژن؟ ئەم پرسیارە وا ئێوە بە شوێنە وەڵامەکەیان نەچوون ئێمە بە شوێنە وەڵامەکەیان چوین.
کورتکێز وەختی ئێمە گەڕیان بە شوێنە وەڵامەکەیە تێگەیشتین کە کورتکێز وهاتین وتمان کورتکێز بە کێ ئێژن کوردبوون چۆنە کوردیەت یعنی چی ئەمەی کە ئێمە وتمان تا ئەم دقیقە هیچ کەسێک نەدەدی هیچ کەسێکی تر بێژگە لە ئێمە نەیوت 65 نەفەر ئێستا لەم لایڤەوە لەم دیبەیتە بەشدارن ئەگەر کەسێک بێجگە لە مەتنە ڕاپەڕن ئەتوانێت تعبیری لە کوردبوون بکات بفەرموێت و تعبیرێکی لێ بکە فکر ئەکا کەسێکی تر کردگەیزی بفەرمێوە بیکە بۆ ئەم قسە مهمە مهمیەکەی وا لە ئەوەی کە ئێمە وا بیرمان ئەکردو ئێمە هەروە لە خۆی وە کوردین هەروە بۆیە هیچ کەسێ لەم دنیا ئێمەی جددی نەئەگرت ئێمە لەگەڵ کێ شەڕەکەین معلوم نییە لەگەڵ تورکیا شەڕەکەین لەگەڵ ئێران شەڕەکەین لەگەڵ عێراق شەڕەکەین بۆ شەڕەکەین مافمان گەرەکە مافە چیمان گەرەکە بە زوانە دایکمان بخوێنین بە زوانە دایکمان بخوێنین چه اتفاقی و چه ڕووداوێک ئەقۆمێت ئێمە دەسەڵاتە سیاسیمان گەرەکە بەشمان بوێت لە پارلەمانە تورکیا لە پارلەمانە ئێران لە پارلەمانە عێراق ئەمە ئەو شتەسە وا بە گوێرەی 100 ساڵ خریاگەسە ناو مێشکە مردمانێک کە پێژن کورد ئێوە گشتتان باوەڕ بەمە ئەکەن کە من وتم ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هاتووتی و ئێمە وا ئێژین کورد جلوبەرگی کوردی نییە ئێمە شتێکمان بە ناوی جلوبەرگی کوردی نییە کورد زوانیش نییە ئەو بەو مەعنا نییە کە تۆ زوانە نییە بەو مەعنا نییە کە سۆرانی زوان نییە کە جافی زوان نییە کە هەورامی زوان نییە نە زوانێکی تایبەت کە پێی بێژن کوردی مەوجود نییە نەبووگە چون ئەگەر زوانە کوردی مەوجود وێ ئیشی تو زوانێکی کوردی بوێ تا بێژی جافی زاراوەی ئەم زمانەسە تۆ ئیشێ ئەم زوانە کوردیتە بوێ تا بێژی سۆرانی زاراوەی ئەم زمانەسە دەی سوعال لە خۆتەکەی کێ زوانە کوردی دروست کردگە زوانە کوردیان دوژمنانە ئێمە بۆ ئێمە دروست کرد بۆ لەبەر ئەوەی کورد بکەن بە قەوم کورد لە جیهانبینی لە فەلسەفە لە شێوەی ژیان بگۆڕن بیکەن بەچی بیکەن بە قەوم تۆ وەختێ بوویت بە قەوم هیچ تعبیرێکە لە خۆت نییە نێسە قەوم و زوانمان فەرقەکە دێ ئەم زوانە خۆ کەس لە دەمە ئێمە دەری نەهاورگە بیقردێنێ ئێستا لە سەدەی 21ەمە ئێمە گشتمان بە زوانە دایکی خۆمان قسە ئەکەین و ئەیزانین بۆ کێ هاتووتی زوان کوردیە بە جلوبەرگە ئێمە وتی جلوبەرگە کوردی کێوتی دوژمن وتی دوژمن لەبەر ئەوەی شتێک گەورەترێک لە ئێمە بشارێت و ئەم شتە گەورەترە چ بوو ئەم شتە گەورەترە ژیانە هەزاران ساڵەیە ئینسانە کوردی بوو کە بنیاد نەرە ئینسانیەت تەمەدون هەزارە دوو کۆمەڵگا بوو ڕاپەڕین ئەمە ئێژێ ڕاپەڕین ئێژێ کورد قەوم نییە قەومە کورد نییە و کورد چون قەوم نییە ناڕوا بە شوێنە ماف کە گەرەکی بێ بە زوانە دایکی خۆی قسە بکە ئێژێ مردم گیان مردم تۆ بۆ کێ مردی بە زوان هەورامی بە شێوە کوردی یعنی وتی زوانەکەی هەورامیە شێوەکەی کوردیە خەسڵەتەکەی کوردیە کوردە ئژێ کورد بێ ئەجەڵ ئەمرێ ئەجەڵی نایێ خوا ڕۆژە ئەزەل مقەدەری کردە پەیمانە حەیدەری لە 70 ساڵی بمرێ وەلێ پەیمانە حەیدەری چون کوردە ئەوەنە دەسی ئەجووێت لە 50 ساڵی ئەمرێ کورد ئەجەلی نایە و ئەمرێ ئۆکەی پس کورد فەرقەکە کورد جلوبەرگ نییە کورد زوان نییە کورد جیهانبینیە فەلسەفەس
يعني چی ئینسانە کوردی؟ ئینسانە کوردی یعنی ئینسانە ئازاد، ئینسانە دارای اختیار، ئینسانێکی یاخی لە بەرامبەر ئینقیادا، لە بەرامبەر بە کۆیلەکردنە، لە بەرامبەر عەبدکردنە. ئینسانە کوردی عەبدە کەس ناوێت، عەبدە هیچ جێ ناوێت. کوردبوون یعنی ئەوە. ئەمە سوعالە ئەوە کە من جوابم داوە. سوعالە دووەم، ئایا تا ئەم دقیقە کە ئێمە خەریکین بەناو خەبات ئەکەین خەبات ئەکەین بەناوە کورد؟ نە، خەبات ناکەین. بۆ؟ ئێمە لە چوارچێوەی چیا خەریکین خەباتەکەین؟ چیا؟ ئێمە لە چوارچێوەی سۆسیالیزمە، دموکراسیە، لیبرالیزمە و مانیفێستی مافی مرۆڤە بەناو خۆمان خەباتەکەین. ئەمانە ئامراز و کەرەستەی دوژمنەکانە ئێمەن. دوژمنە ئێمە کێس؟ دوژمنە ئێمە سیستەمە، سیستەم نووسینگەکانن، نووسینگەی ئامریکا، نووسینگەی ئینگلیس. ئەمە دەوڵەت نییە، نووسینگەن، کۆرپۆریشنن. ئۆکەی، ئەمانە بۆ خاتری ئەمەی بتوانن بەسەر ئەم جەهانە دەسەڵات بگرن، ئێشێ کۆیلە لە بەردەستیان ناوێت. ئینسانە ملحوڕە ئازاد مل نادا بەمانە. ئەزانی وەسە چی؟ وەسە ئەوەی کە براکەم تۆ ناڕۆی گورگێ بێری گەورەیکەی لە ماڵەکەی خۆتا، گورگ قەپە لێیاگرێ، گورگ دەستەمۆ ناوێ، گورگ بۆ تۆ شوانی ناکە، تۆ نانە ڕقە بخەیتە بەری بیخوا. گورگ برسی بۆ قەپەکاتە وەڵمە گۆشتەکەی مەڕەکانە تۆ ئەیخوا. تۆ گورگ گەورە ناکەی، سە گەورەکەی، سە. شتێ بتوانی دەسەمۆی کەی، دەسەمۆ. شتێ بتوانی ڕامی کەی. کورد بە جەهانە کوردی دەسەمۆ ناوێت. کورد بە قەوم بوون، بە قەومە کورد بوون، بە جلوبەرگ و بە زوان وەکو سەگ دەسەمۆ ئەوێت. دەسەمۆی ئەکەن. نەزامە سۆڵتە ئەم سیستەمە جەهانیە وا ئیمڕۆ بەسەر ئەم گۆی زەمینە خەریکە حکوومەتەکە لە چوارچێوەی دەوڵەتەکانە. ئینسانی کۆیلە بووک بە خووی کۆیلەیەتی گەرەکە، ئینسانە ڕەها و ئازادی نەگەرەکە، مەردی نەگەرەکە، بە شەهامەت و دلێر و شاشین سواری نەگەرەکە، کاورای فاسدی گەرەکە، دزی گەرەکە، ترسیاگی گەرەکە، تێهەڵدریاگی گەرەکە، ماستاوچی گەرەکە، بێدایک و باوکی گەرەکە. لە هەموو دنیا واسە، لە هەموو دنیا واسە. بۆیە تۆ ئینسان لەم دنیا ناوێنی و مردم لەم دنیا ناوێنی. ئێمە هاتین وتمان بزانن کاورا ئێژێ وا قسە مەکە قورسە. براکەم تۆ نەخۆش ئەکەوی، مێشکە ئەیشێ، ئەو هەنێرن بۆ ئیعادە. ئۆکەی، ئیعادە، ئەو هەنێرن بۆ دوکتۆر، بڕۆ ئیعادە وەرگری. یعنی معالجەی خۆت بکەی، یعنی خۆت دەواکەی. دوکتۆر بۆ تۆ ئەنووسێ مختەبەر. تۆ هەر نازانی مختەبەر یعنی چی؟ مختەبەر ئەوە ئێمارایت ئەکا، ئێمئارئایت ئەکا. دەیخۆتەوە ئێمارای نایژی نانە ڕەقە، ئێژی نانە ڕەقە، خۆ نایژی مەشکەدۆ، ئێژی مەشکەدۆ، ئێژی ئێمارای. چون ئەمە دەستگایەکە لەم مختەبەرە تۆ دائەنێن تا بتوانن عەکسە مێشکە تۆ بگرن. تۆ حتا سەوادیشە نەوێ مەجبوری بێژی ئێمارای، پێ نایژی نانە ڕەقەیان گرتم تیشکیان لێدام، نایژێژی ئێمارای کریام. من لەگەڵ دوژمنێکا دەرکەوتووم. ئەم دوژمنە بە یەک سری چمک هاتووە، بە یەک سری چمک. ئەوە نییە تۆ ئەزانی پارلەمانتار چییە و حکوومەت چییە و بانک چییە و پارە چییە و موچە چییە و فەرمانبەری چییە و تۆ ئەوانە گشتی ئەزانیت. پس تۆ گەرەکتە بزانی لە دنیای ئەمڕۆ چه خەوەرە، ئێشێ بزانی لە کۆمەڵگایەکە کە ژیان ئەەکەی چمکەکان چۆن بەکارەوەی. ئیتر من لەمە سادەتری ناتوانم بکەم. خۆ من ناتوانم بە دەوڵەت بێژم گوێرەکە، ئەتوانم بێژم تا تۆ بفهمی. خۆ کاکی برا،
ئێمە وا خیاڵ ئەەکەین وا کریاگە سەرمێشکمان دنیا وا ئێژێ دەوڵەت هاتگە ئێمە بەختەوەرکە دەوڵەت نەهاتگە ئێمە بەختەوەرکە من باسم کرد وتم دەستپێکە فەلسەفەی سیاسی کە بنیادە دەسەڵاتی غەرب و ڕۆژئاوای لەسەردا ئەندرێ بە کەسێکە بە ناوی ماکیاوەل میکائەولی پێژن ئێوە چی پێژن کتێبێکی نووساگە بە ناوە ئەمیر پرنس ماکیاوەل ئێژێ سیاست یعنی چی با بێژین سیاست چییە لای خۆمان سیاست ئێژێ فرت و فێڵە ڕازەکە فرت و فێڵە وەلی چۆن سیاست یعنی هونەری بەدەستگرتنی دەسەڵات پاراستنی و بەردەوامکردنی پس تۆ لەگرا تێ ئەگەی سەعادەتە تۆ بەختەوەریە تۆ خۆشگوزەرانیە تۆی تیان نییە چاو دەرات کاورات دەسەڵات ئەگرێ بۆ خۆی ئێشێ بیپارێزێت و ئێشێ بەردەوامیکە بۆ پاراستن و بەردەوامکردنی ئێشێ چی بکە ئێشێ خەڵکی بخەسێنێ بیان کاتۆ کاوەڕ خەساندن ئەزانی چییە کەڵەگایان ئەگرت کەڵەگا ئەپەڕێ کەڵەگا خۆشیر نادا ئەپەڕێ خەڵکی خۆمان ئەوسا کەڵەگایان ئەگرت بەشە زاوزێکە گونیان ئەگرت ئەیان وەڕی لەبەر ئەوەی نەتوانێ بپەڕێ تا بتوانن بەکاری بێنن بۆ هێشی پێ زەوی پێهێش بن زەوی پێ جووتکەن ئەی خەسێنن خەساندیان کەڵەگای نێر وا نەخەسیاگە بە کەس ناگیرێت زەمینە بۆ جووت ناکا ئێشە بیخەسێنی گونی بکێشی ئێتە من لەمە بێپەردەتر قسە بکەم ئیستە ئێوە گشتتان ئێمە گشتمان گونمان کێشیاگە خەسیاگین بە چی خەسیاگین چۆن خەسیاگین بە قسەی بریقەدار ئێمە حەل لە خۆمان و نازانین دموکراسی یعنی چی حەزی پێەکەین نازانین یعنی چی تاگرا هاتینە بەرەو دروست هاتینە بەرەو لە یەکتری تێ ئەگەین ئیستە ئێمە ئێشێ بزانین ئەم مردمە بۆ وا فکرەکاتۆ بۆ وا بیر ئەکاتۆ ئەها من خەریکم وەکو معەلم قساکەم تیکە قساکەم تۆ بفەهمی من باسە چی ئەەکەم لەمە ساداتر ناتوانم قسە بکەم ها پس ئێمە فکرمان ئەکرد دەسەڵات هاتکە ئێمە بەختەوەرکە ئەمە لەکوێوە تێ لە ئەو تعبیرەی کە لە دەسەڵاتی ئەکەن وەکو بنەماڵە بزانە تۆ لە منەماڵە گەورە ئەوی بنەماڵە نانە پێئەدا ئەمنیەتە پێئەدا محبەتە پێئەدا بنەماڵە تۆ تێر ئەکا لە ترسەکان ئەپارێزێ لە دوژمن ئەپارێزێ لە گورگ ئەپارێزێ ئەخاتە ماڵ بەڵام تۆ لە بەرامبەر بنەماڵە مەسئولیات وەرەگری یعنی تۆ ئێشێ لە بنەماڵە دفاعکەی کارکەی بۆ بنەماڵە بهێڵی تۆ سەر بسپێری بە بنەماڵە وە مەسئولیات هەڵگری لە بەرامبەر بنەماڵە دوژمنایەتیان کرد لەگەڵ بنەماڵە لەگەڵی دەرچی بزانە حکوومەت هات لە لای ئێمە وای کرد وتی حکوومەت باوکە بنەماڵەس ئۆکەی بۆیە هات چمکێکی دروست کرد بە ناوی کەیلەوەتەن بوون هات شتێکی دروست کرد ئێوە پێژن نیشتەمان پەروەری ها بزانە کاورا لە ژێرە دەسەڵاتە دەوڵەتە جوولەکەی ئانووسیە ئێرانی کاری نییە نانی نییە بیخوات دەوڵەت نایپارێزی سەقفی نییە حیچی نییە بەڵام ئێژێ من حەز بە ئێرانەکەم بۆ ئێران خۆمامە کوشت بۆ ئەیدەیوە کوشت وە ڕووگی گێژوگی ئەحمەقی نادروسە کوێی بۆ خۆدەی تۆ کوشت گشتی دروست ئەمە گشتی دروست لە بەردە بناغەوە تۆ تێگەیت دەوڵەت نەهات کە تۆ خۆشبەخت کامە ناوی دەوڵەت نییە ئەمە نووسینگە بونگا کومپانی دەوڵەت ئەو جۆرەی هەگل ئێژێتی تعبیر لە قیت و قۆزبوونەوەی ڕۆحی میلەت ناکە کوا میلەت کێس تۆی منم کێس ملەت
ئەوە نییە شێخ نەهرۆ تێ بەناوە کورد و قسەکە ئەی تۆ بۆ قسە ناکەی بەناوە کوردۆ تۆ بۆ لاڵ بووگی بەناوە کورد و قسە ناکەی چون تۆ خۆت تعبیر لەوە نییە کە تۆ ملەتی تۆ خۆت بە مێگەل ئەزانی بە کاوەڕ ئەزانیت ئەو ژێ من شێخم و پاڵەدات و سەرە کورسیەک و بەناوە کورد و قسەکە وەرێ تۆ چۆن فکرەکەی خوات هیچ نییەی دەی من کێم من هاڕیاگێکی ئەحمەقی چوزانم داکەوتەگەم چۆن دەتوانم قسە بکەم قسەیەکەم بۆ کردن نییە بزان داستانەکە ئەوەنە گەورەس ئینسان نازانێت لەکوێوە بڕاتە ناوی من 1400 ساعت قسەم کردگە کاورا تێژێ بیکەوە لافیتێ بیدەوە دەستمەوە کاکەوە لافیتێ تەواو ناوێ خۆ تۆ فکرەکەی ئەزانی تۆ نازانی تۆ وشە بە وشە نازانیت من ئێشێ ئەم گەشتە فەسادە وا لە مێشکەتوایە دەریکەم پس کورد قەوم نەبوو جلوبەرگ نەبوو زمان نەبوو زمانە کوردیمان نییە دێ من لەسرە ئەمە 50 ساعت قسەم کردگە ئیستە چۆن بیکەم و دوو خەت بیدەمەوە تۆ بۆ من تعقیب تاریخم کردگە بزانم دژمنە ئێمە کێس تۆ ئێشێ سەرەتا بە خۆت بێژیا و کاورا نێزانی بێژێ کورد کێس نێزانی ئەو چون کوردم ئەم کوژن نازانێ بۆ چون ئەم نایێژێ مەسەڵەن دیگ ئێژێ خوروس ئێژێ کەڵەشێر لەبەرەوەی کوژن وانیە لەبەر شتێکی ترە دەی تۆ ئەمە ڕوویگە سەناوم مەغزە مێشکە نایێتە دەرەوە بە پێلەقە فکرەکەی ئەقڵە هەست ئەقڵە نییە نێسە بۆ یەکەم جار لە تاریخە کورد مەتنی هەست مەتن نەزانی یعنی چی یعنی عەرەب قورعانی هەست یعنی یەهودیەت و مەسیحیەت ئینجیل و تەوراتیان هەست ئەم دەحفە کورد مەتنی هەست مەتن ئێژە کورد کێس ئەوزانە نێتوانێ بێژە کورد کێس نێزانی کورد چییە ئەو من سۆشیالیستم ئەو من ئانارشیستم ئەو من دموکراتم ئەو من جوولەکەی کوردم کورد چه شکلیە دێتا تۆ جوولەکەی وی چه شکلیە ئمڕۆ کورد مەتنی هەست حاڵیتە ڕاپەڕین مەتنی کوردی دروست کردگە تۆ ناڕۆی گوێ لە بگری براکەم تۆ قورعان دائەنی 20 دەور ئەڕۆی تۆ پێەیە هەرچی ڕۆژە قورعان لێ ئەدەی چۆن ناڕۆی دیبەیتەکانە ئێمە گوێبەی مەتنە کوردیە بۆ ناڕۆی گوێبەی تۆ لەویشە سەرسەریت تۆ لەویشە درۆزنی کاورا هەڵەگەڕێت و ئێژێ حکوومەتە هەرێم ئێمە ئەگرێ سەرکوبمانەکە ئەمان کوژێ حکوومەتە هەرێم قەڵەت ئەکا ئەو کوژێ تۆ بێسەوادی فکرەکەی حکوومەتە هەرێمەژێ بوو کوژێ ئەم حکوومەتانە ئەم نووسینگانە بڕێ پرەنسیبیان هەست بۆ خۆیان ئوسوولیان هەست ئێژن یاسا کارەکە ئێشێ کاری یاسایی بکەی مؤسساتیان بۆ خۆیان دانیاگە دەستگایان هەسوو ئیدارەیان هەسوو حاکمیان هەسوو قانونیان هەسوو جورمیان دانیاگە وانیە شەرعیەتێک ڕەوائیەکیان گەرەکە بۆ شەرعیەتە حکوومەتکردن تا بتوان خەڵکی بگرن و بوەڕن و بیچاپن و بیخەنە سجن و کاکەگیان کاورا گەرەکی بێ تۆ بگرێ ئێشێ بێژێ بۆ تۆ ئەگرێ لەسەر چی تۆ ئەگرێ بۆ ئەدگرێ تۆ ترسیاگی هەر لە خۆت و خۆت وە دۆڕیاگ ئەزانی لەسەر چی ئێشێ تۆ بگرێ لەسەر ئەوەی کە تۆ بیر ئەەکەی تۆ لەسەر ئەوەی کە تۆ بیر لە ئازادی ئەەکەی تۆ لەسەر ئەوەی کە تۆ پێ دوایە کورد قەوم نییە کورد ئینسان ڕەهای ئازاد تاغیە یاخیە لەسەر چی ئێشێ تۆ بگرێ چون تۆ ئێژی ئێمە ئەتان ڕۆخێنین مەگە تۆ باوەڕت بە ماف نییە مەگەر ئەو حکوومەتی هەرێمە و مەلا بەختیار نایژێ مافە مرۆڤ مەگە نایژێ مەگە ئێوە نایژن مافە مرۆڤ ماف لە ترازانە ئینسان لە دەسەڵات و تێتە دەر ئێستا هەر دەسەڵاتێ بێ کولتوریە سیاسیە حاکمیەتیە ئینزباتیە ئینسان ئێشێ لەم دەسەڵاتە خروجکە بترازێ تا بۆ خۆی ماف دروستکە وانیە یەکەم ماف
کە تۆ هەسە مافت ترازانە ڕووخاندنە دەسەڵاتە. ئەمە خۆ لە ئینقلابە فەڕەنسەوە هات. هەر لەم کەلامە غەربیە تۆ لە میشە تێنەگەیگی ئەترسی غەڵەت ئەکا حکوومەتە هەرێم بە عینوانە ڕۆخێنەر تۆ ئەگرێ غەڵەت ئەکا بێجا ئەکا ئەگرێ کاکە تۆ بێسەوادی من بێژم چی دەی تۆ ئێژی من ڕەهبەرم نەگەرەکە من باوەڕ بە ڕەهبەر ناهێرم خوەتیش بێسەوادی بۆیە بووی تۆ مێگە لە دەسە حکوومەت هاتکە بۆ خاتریەوەی نەیڕۆخێنن ئێژێ لاوە مەوەرە پەیڕەوە کەسێ مەکەوە ڕاهبەرەکەم دنیا قەی واسە هەر کەسێ بۆ خۆی بیرێکی هەست دەی تۆ بیرە نییە بیرێ و بۆ تێ ئەکەن بە تەلەڤیزیۆن بیرەکاتە مێشکەتەوە تۆ قسەیەکە بۆ کردن نییە قسەی تەلەڤیزیۆن تکرارەکەی تۆ ئەقڵەنی ئەمانە نافامی ناکەوێتە شوێنە ڕاهبەریش قسەی زلفێرۆیی دموکراسی و کەس ناکەوێتە شوێنە کەس و دنیای ئەمڕۆ نە هەموو کۆمەڵگایە ڕەهبەری گەرەکە ئەوە نییە یاڵاتە متحیدەی ئەمریکا ڕێز جمهور هەڵەبژێرێ ئەوە نییە هەر لەم حکوومەتە نووسینگانە ئەوە نییەشێ ڕەهبەری بێ وڵات دەی تۆ یاخوات ئەزانی یا دیگەران ئەزانن کامیانی تۆ هیچ کامیان نازانی چۆن حکوومەتە هەرێم حەقی هەست تۆ بگرێ بۆ ئیشێ بتگرێ من گەرەکمە بنەماڵەی بارزانی و مەسعود تاڵەبان بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی بیڕۆخێنم بەچی بەرم پێەگرێت بەچی ئەم کوژێ بابم کوژێ بەچی ئێشێ بەرم پێ بگرێت جنایەتکارە دێ ئەو لە من بکوژێ دەست بکاتۆ لە من بکوژێت تامیش لە ئەوەکو سەد بتۆپێنم دەی خۆ من دەستمیان نەوەسکەسۆ ئەو قەبکاوە سەرما من قەبیبیانەکەم ئەو یەکسری مؤسساتی دانیاگە قساکە ژێ من دموکراسیم بۆ تواوەرگرت تۆ مافەست تۆ قەڵەتەکەی مافۆ منە دەی ماف هەنە خوامە من وە دەسی تێرم یەکەم مافی من ئەوەسە تۆ هەڵتەکێنم مەگەوان نییە دەی با بڕۆینە مناقشە بزانم وا هەز یاوانیە ئەوان ئێژن ئێمە دەرەنجامی شۆڕشی کوردی هاتکین ئێمە سابەتی ئەەکەین ئەمانە کورد نیەن دروست کریاگن تۆ لە چی ئەترسی کاورا ئێژێت کاک پەیمان تۆ لە دەر و دانیشتگی بە قسە حەلاوێت تۆ هەر بە قسە تۆ بە هەر بە قسە کەرکریاگی تۆ هەر بە قسە ڕۆحت تۆقیگە تۆ خۆت مەسرورە بارزانی دێژی ئەمانگرن و لێمان ئەدەن و ئەمان کەلە سندان و حەقی هەز بمسووتێنێ بۆ حەقی هەز بوسووتێنێ خۆ تۆ گاو گوێرەکە نییە تۆش ئەو بسوودێنە دوو سەرسەریم بۆ ئەهەنێرە دوو چەقۆم لێدا خۆ تۆ ناوسکە نەوەڕیاگە توش دوو فیشک بە لە کاورا وا چەقۆل لێدا دەی 20 نەفەرتان بیکەن تا ماوەقێ بڕواتە دواوە من گەرەکم و فرە سادە قسە بکەم پس ئەم دیبەیتی ترسەکانە ئێوەس لە هەر کوێکیشا سوالتان لە ڕاپەڕین هەز من ێژم ڕاپەڕین کێس ڕاپەڕین گەرە کێسی بیڕۆخێنێەوە جەهانە کوردی بێرێ بۆ ئەمە ئێشێ تاک بە تاکە خەڵکەم کوردەوارە بە زۆر بێرینە ناوی ئەم ڕاپەڕینە ئەو نایگەرەکە بوێەوە ئاغا ئێمە ئەیکەینەوە ئاغا نەیگەرەکە کاورا حەز بە حیزیەتی و کرێکاری و کاکە گشت کەسی حەزەکە ڕعیەتوێ خۆ ئەربابوون سەختە کاکە گشتی پێ خۆشە سوحتە ئێوارە 7 ساعات کارکا و بڕاتۆ قم بخاتۆ پاڵا لە ماڵا و کاری بەسەری ئیشەکانە و نەوێ مێشکی ئێشێت و حسی و کتێ و نەکات و مشکیلەی نەوێ خۆیداتە دەسە ئەربابێ تۆ بیری لێکەرۆ چۆن پارەمان بۆ دەربێریت و چۆن گەرمامان پێبیت و چۆن نانمان پێبیت و گشتی قنخاوە پاڵا من نایەڵم ئێوە کۆیلەون و نایەڵم تۆ حەز بە کۆیلێتی بکەی تۆ ئێشێ خۆت لە وجود خۆتا ئەربابی بوێنی و خۆت بێ ئەربابی بکەی گشتمانی شەڕا گشتمان ئێشێ حاکەم وین گشتمان ئێشێ حکوومەت بکەین گشتمان بۆ خەڵکی یەکەم نەوەڵا بۆ خەڵکی ناکەم لە ئەوڵە بۆ خۆم یەکەم و تویش ئێشێ بیکەی بۆ خۆت ئێشێ بکەی ئێشێ ئەو مافە بۆ خۆت بوێنیت کە ئینسانێکی سەروەر و کوردی بیت و بۆ منیشی بوێنیت تۆ غەڵەت ئەەکەی ئەوی تۆ نۆکەری دیگەران و کەویتە گیانە ئێمە ئەمە قسەی من بوو دەی ئیستە من تریبوونە ئازادم دای ئەنێم ئێوە قسە بکەن چون من لە پشت و خەڵک تەلەفۆنم بۆ کا پڕە لە ترس
پڕە لە ترس نایەت ئەم ترسە باس کا تا من جوابی بدەم و کاکە بۆ لەم جامعەی ئێمە کەسێک نایە قسە بکات تا ئێمە جواو بین و بە قەوڵە خۆتان مناقشە بکەین ئادەی بێن با مناقشەکەین بێن با بیکەین ئەوەی تۆ تا بە ئەم دەقیقە فێربووگی گشتی درۆست ئەوەی تۆ تا بە ئەم دەقیقە ئەیزانی گشتی تەئاتر و نەمایشکردن و حیزە حیزەس شۆڕش ئەمەسە منێژمی ئەمە پێژن شۆڕش و حەج کەسێ ناتوانێت لە بەرامبەری شۆڕشی حەقیقیان مبارزە بکە تۆ فکرەکەی من لە بریتانیا دانیشکم وەکو تۆ بترسم ئێژم من دانێ پەنابەرم لەم بریتانیا و دەوڵەتە بریتانیا تێ پاسپۆرتەکەم لێ ئەسێنێتەوە فڕەمەداتەوە ناوە ئێران مەوانیە کورەمە تۆ لە مەعاشەکە ناترسی کاورای ترسیاک لە 500,000 مەعاش ناترسی من وامە بریتانیا دانێ خارجی کە لە ڕەشم لەگەڵ ئەرکانە نظامە سڵتە دەرکەوتگەم دە پیاگە بمگرێ بموە بۆ کراون کۆرت با بموات ئادەی دا با بنووە لەوێ ئازادیە نەخێ لەگرا ئازادی نیە دەیوید کلیان وەکو ئاوی خواردن کوشت پرانس دایانیان وەکو ئاوی خواردن کوشت هەرچی لە سنوورە دەسەڵاتیان بڕوایی کوژن ئازادی کو ئازادیە ئە پیای گەرەکە جورئەتی گەرەکە لە ئەوروپا قسە بکەی ئەوە نییە تۆ وایتە ئەوروپا زاتە نییە قسە بکەی قسەکردن جمێندان نییە بنیادی هەڵتەکێنە بنیادی هەڵتەکێنە هەتا بەیانی جمێن بە بێوە من جمێن بە بێژە لوتیلارە و دەمیلارە و قژیلارە و فڵان و بیسە ئەوێ تۆ چی تۆ بێ بنیاد ڕاپەڕینە من هەڵتەکێنە تۆ ڕێجمێنە دێت و بارزانی چی حەلەکەی لە پشتی یەکێتی جمێنە دێتەوە بارزانی کارە یەکێتیە جمێنە دێتەوە بارزانی خۆی ئێژێ جمێنم پێبەنە بەرەوەی بمێنێنەوە سوال ئەمەسە تۆ مەگەر ئیدعای کوردایەتی ناکەی بارزانی کاورای بنە جوولەکە ئادەی یەک دێڕە سەر کورد بێنە کورد کێس نیسی تۆ چۆن بۆ کورد فعالیەتە کردە تۆ کێ دروستی کە شی عەبدولسەلامە بارزان لەکوێوە هات لەکوێوە هات جوابی نییە بداتەوە من پێتێژم شی عەبدولسەلامە بارزان ئینگلیسیەکان و جوولەکە دروستیان کرد بەدەسە مەولانە خالدە جاسووسە ئینگلیسی دروستیان کرد بۆ دروستیان کرد لەبەرەوەی جەهانە کوردی لەبین بوون لەبەر ئەوەی تەریقەت و شەریعەت ئیسلامی بێرنە ناوە ئێمە کە بمانگرن کۆنتڕۆڵمانکەن 400 خەلیفەیان دروست کرد وەکم ئەولسەلامە بارزانە دێمن تریبوونەکەم ئازاد کردگە کاکە بۆ ناوێرن مایکرۆفۆن بگرن خۆ لە پشت سەر و ئێمە ئەخوان بە ترسەکانتان لە چی ئەترسن لاهور بتخوا کورە لاهور گەمژەیەکە وەکو خوات لە چی ئەترسی دێخۆ بۆ یەکتری و شەڕەچەقۆی ناوە خیابان زرنگن بۆ ناوێری بێ قسە بکەی ئەمەشە حکایەتی تریبوون ئازاد کاکە کەس لەو حەلیمە گەرەکی قسە بکات لە ترسەکانی بابێت لە ترسەکانی قسە بکات ببێژین ئەم حکوومەتە چۆن ئەگیرێت من ئەم دیبەیتەم ئەسڵەن مەعرفی نەکردها خەریکم تەدریسی ئەیکەم ئێژی وامە کلاسە باخچەی مناڵانە پێی بێ زەحمەت ئادەی نەبوو کەس داوای میکرۆفۆن ناکە یەک نەفەر سوعالی نییە گشتی هەرچی شتە ئەیزانێت نییە یەکێ ناتوانێت قسە بکە 98 نەفەری واتیە یەکی ناتوانێت قسە بکە بێت لە ترسەکانە خۆی باسکە بێبێژێم حکوومەتە هەرێمە بۆ ئیشی ئەو بگرێت چۆنی ئەگرێت فەرموو کاک سەرکەوت فەرموو کاک سەرکەوت داوای مایکرۆفۆن کە بێ زەحمەت یا کامێرا بەهێنێرە تا من قبوڵی کەم فەرموو کاک سەرکەوت
عجب. کاک سەرکەوت من جەنابەت نابینم. بێ زەحمەت جەنابەت ئەو کامێرایەت بهەنێرە بۆ من. کاک جەزا قسە سوودی نییە، یعنی چۆن قسە سوودی نییە؟ مەگەر تۆ وە قسە نەترسیاگی، مەگەر تۆ ئائیستە ناوێری قسە نەکەی، چۆن قسە سوودی نییە؟ تۆ وە قسە ترسیاگی. ئێژی ئێران حیزە و زلی حیزە و تورکیە زلی حیزە و چارە کەسنا، مە تۆ وە قسە نەخەڵەتیاگی. چۆن قسە سوودی نییە؟ مەگەر قورعانەکەی تۆ قسە نییە، مەگەر ئینجیل قسە نییە، مەگەر نظامە سڵتە قسە نییە، مەگەر مارکس قسەی نەکردگە، مەگەرمانە گشتی قسە نیەن، چۆن قسە سوودی نییە؟ کاک سەرکەوت جنابەت ئێشەی داوای کامێراکە بکەی، من جنابە ناوێنم، لە لیستەکەمان نادوێنم، بێ زەحمەت داوای کامێرا بکە تا من ئەدەکە قبوڵکەم. باوێ کاک سەرکەوت جنابەت کامێرات نییە لە لای من ناتوانم ئەدەکەم، متاسفانە نازانم بۆ. جنابەت زەحمەت بکێشەیە بڕۆ دەرۆ دووبارە بێرە و داوای کامێرا لە من بکە، من ناتوانم ئەدەت بۆ بەهێنێرم. هەر کەسێ هەر جۆری گەرە کێسی قسە بکە، فقط بابزانێت لەو دەگی بکە دەریەکەم، گەرەکی وێ سەرسەری بازی دەربێری دەریەکەم، بەڵام بێت پرسیارە جددی بکات، بێژە قسە سوودی نییە تا ئێمە بە یەک و قسەکەین. هەر کەسێ گەرە کێسی بێت قسە بکات، من کامێرای پێ ئەدەم. سلام کاکە. کاک بەهرام بەخێر بێت. عرض سلام و ئەدەب دیرم ڕا خۆت و مێهمانە بەڕێزەکانت. بانە چۆم خێری خۆشحاتی کاک. قوربانت بڵام. مزاحم وەختت کە نێمە. نەخواهشکەم خۆم سوبتانان داواکەمیشم کەسی هی تریبون ئازاد کردمەسەوە. کاکە بێسەلام با من جوورێ قسە بکەم خەڵکێکە. من لە پشتۆ خەڵک تەلەفۆنم بۆ ئەکا، داوام کردگە لە یارانە ڕاپەڕینە کوردەوارە دادکرات لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی. ئێژم کاکە بێن تا قسە بکەین. لە پشتۆ ئێژم کاکە ئێمە ئەمانگرن، ژنمان هەسوو مناڵمان هەسوو، ئەمە سەرکوو بەکاو، ئەمە ئەکوژێت و دەمکوتمانەکا و چۆنەوێت و چۆن نامانگرێ و بەخوا تۆ نازانیت. و من لە کاتێکا یارە ڕاپەڕینمان هەست لە سنە لە مەریوان لە سەقز لەژێر دەسەڵاتە نگریسم مەلا و جمهوری ئیسلامی ئیعلامی کردگە ڕاپەڕینیە بۆ ئەوەی بار لە تاریخە. ئەم دزە و خۆشاردنەوە بە ئێمە ناکرێ، ئێمە وا ناکەین، ئێمە شۆڕشە شاری، ئێمە پەلا نادەینە کەژ و کێو، ناڕۆینە شاخ چنگە ڕووکە بکەین وە شاخە، ئێمە مرۆڤ سەردەمە ئێمڕۆژینە کوردی. تەوەجۆکەی کابرایژم ئاغای گیان، تۆ بێ ئەم قسانە لە پشتۆ بۆ من یەکەی من هیلاک ئەەکەی، من ئێشە دەدی بیت بۆ تۆ بکەم، بێ ئەم سوعالانە لە ڕووە بکە تا من جواو بامەوە، بێ بیکە تا من جواوە ئەم خەڵکە بامەوە، ئەم خەڵکە ترسیاگە، ئەوە یەک نەفەر نایە بیگریت. وەداخۆ بەڕنامەیەکی ئەم بەرادرانی بۆش بە ئێستەلا بە قەوڵی جەنابەت کۆپۆریشنە لە عێراق هەست کە نزدیکی 100,000 نەفەر باشووری، 50,000 نەفەر، 40,000 نەفەر شرکت کە بعد ئەو کەسێکیشە مەسئول بەرنامەگە است خۆی یەک ڕۆژ
ليك جنال بارزاني دفاكي إذا فقال لاهور شيخ جنگي دفاكي إذا بلا كوري جلال طالباني دفاكي يعني بوسه فرهنگ رایانه من رات بیجم من لاقل 55 سال عمر باشور و چودیمه من انسان که 64 سال سنم يعني الفرهنگ و نوعی نه لخودی مردمی بدبخت و بیچاره نو گند و شار اوانه که ادعای روشنبیری کن مزدور لیان درست کرده چه اوه که شاعره چه اوه که قلم بدسته مزدوره يعني تو الان امروز لا شاه عبدالعظیم در تهران برنامه بنن صد قلم دستی باشوریا لوره يعني شکی ونی اروپای چه جور است یا سیستمی که او جناب خیلی برنامه رو فرق می تماشا کردم سیستمی که تیه در بنمالی که آمر CIA آمر اینتلیجنس سرویس آمر قرارگاه رمضان آمر اردوغان آمر کثیفترین ایدئولوژی در کردستان و اسم قادریگری و نقشبندیگری تیان دستی ماچ کن چند هزار نفر کفن پای بند اندامی دفتری سیاسی نه یک نفر 10 نفر در یکیتی اجتماعی چنا را مالی وکو نوکر و آقا خو او حزب که موافقشم یکیتی اجتماعی چی او یکیتی اجتماعی درست کرده له شاخگان کردستان درستی که نداره له حکومتی بحث سوریه خب محاویر 1977 شر حکاری مل منطقه جلدیان بود بله کاکە بەهرام گۆران تماشاکە بەحسەکەی ئێمە زانی چییە؟ ئێمە شۆڕشێکمان خستکە سەڕێ لەم شۆڕشە خەریکین تەمامە کەرەستەکانت دەسە حکوومەت ئەوەی کە پێژن حکوومەتە جیهانی لە دەستی دەرتێرین بزانە ئەمەی کە تۆ فەرمایشەکەی کاملەن دروستە جەنابەت ئێژیت یەکێتی نیشتمانی دەرئەنجامی پرسی کورد ئەوەی کە تۆ بێژی کورتکەیس و ئێمە بکەین مشتومڕ لەگەڵ یەکتریا بکەین لە کۆمەڵگا تا یەکێتی نیشتمانی لێ بێتە دەر و نهاتکەسە دەرەوە یەکێتی نیشتمانی کۆمەڵی ئینسان بووگن دەستگا ئەمنیەکانی دەوروبەر بۆ خاتری ئەوەی جیهانی کوردی و سەرزەمینی کوردەوار نابوو بکەن بانگیان کردگن پارەیان پێداگن چەکیان پێداگن خاکیان پێداگن وتکیانە ئاوا قسە بکەن بێژن کورد قەومە و ئێمە سوسیال دموکراتین ئاوا قسە بکەن جناب خەریکی وایژی کاملەن دروستە بزانە کاک بارام من تەمامە ئەمانەمە بەحس کردە بەحسە من ئەمەسە کابرای بێتە سەر و بێژێ فڵانی من ئەترسم من کە بووم ڕاپەڕێنی چی بکەم ئەترسم ئەم گرن ئێژم کاکە بۆ ئەترسی ئێژێ کاکە ئەمانە جنایەتکارن من جواوی ئەدەمەوە بۆ جنایەتکارن جنایەتکار چه شەکلیە بزانە کاک بەهرام دەوڵەت هەر کەسێ ناگرێ دەوڵەت حیز ئەگرێ لەبەرەوەی نەمایشی قودرەت بە حیز ئەگرێ کە دەمی بێتۆ تەڵەی تەقیاک تۆجۆکەی بزانە کاک بارام هەر لە ژیانە شەخسی خۆتە تۆ کاورایە سەرسەری تێ پەلامارە ئەدا مەسەڵەن ئیستە دانێ ئەحمەق بە ناوی نازانم کێ بیارەی نووسای تۆ کوردە ئێرانی بچۆ ئەو لاوە ئەم کاورا خۆی ئەتەقێنێت و من جواوی نادەم بۆ چون ئەم کاورا بیوەیتە ناوی کۆمەلگای کوردی ئەوەنە شەقی تێ هەڵەدەن حتا قنی ڕادەن بۆ چون قسەیە کە ئیکات تەفرەقە دروزەکە لە کوردە چون قسەیە کە ئیکا ئینسانێکی چاوچنوکی خوێڕی جاشە دەوڵەتە ئێرانی و تورکیەس خەریکە لە پەیکەرەی ومەتە کوردی قسەکە من ئەم سەخیفە ئەدەمە بەرە شەق هەتا ڕای ئەدەم تاسە وەلێ دانێتێت ئینسانە فەهمیدەیە کە ئەقڵی واپێ من لەگەڵ ئەم ئینسانە بە شەق قسە ناکەم بە دەلیل قسە ئەەکەم کابراتی دەلیل تێرێ و من دەلیلی بۆ تێر بوو کابراتی دەلیل تێرێ و من دەلیلی بۆ تێر بوو کاکە بارام حکوومەتی شواسە حکوومەت ئەوەی دوژمنی جددی بوێت جددی وێ دوژمنەکەی بە ئیحترام و بەرخوردی لەگەڵاکە چونگەی ئەترسێ ڕاپەڕین گرنگیەکەی وا لە ئەمەر مەتنی هەست مەتن ڕاپەڕین مەتنە کە وەکو چۆن مسلمانەکان قورعانیان هەست ئێمە بۆ یەکەم جار بۆ کورد مەتنمان دروست کردە دەست بوات بۆ تاکێکی ڕاپەڕینی ئێشێ بێت مەتنی ڕاپەڕین باسکە باتڵی کاتەوە ناتوانێت پەرە ئەسێنێ ئەم مەتنە پەرە ئەسێنێ خۆی نادا لە مەتن ڕاپەڕین ئیدە دەوڵەت خۆی نادا لە ئیدە
دەوڵەت خۆی ئەدا لە سەرسەری لە ئەحمەق مثالەدا مثال دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران ئێژێت ئێمە حکوومەتێکی زەمینین حکوومەتێکی ئاسمانگی نیین بۆ ئێمە سکولارین بۆ چون تەمامی نەهادەکانی سکولارمان هەست مەجلسمان هەست مەجلس یعنی پارلەمانمان هەست خەڵک بە دەنگدان نوێنەر ئەهنێرێتە پارلەمان شۆرای شار و لادێمان هەست ڕێدان ئەمە ئێدامیش بکەم ڕێدان ئێدامیش بکەم دروستە ئێمە لەسەر قانون کارەکەین دەستگای دادمان هەست ئێمە مؤسساتە زەمینیمان هەست کە بە دەنگە خەڵکی وتێت ئیستە جمهوری ئیسلامی لە دوای ڕێفراندۆمی 1970 دەنگی مردمی ئێران دەسەڵاتی کرد کەسە دەسەوە تۆ بە ناوی حیزبی دموکرات لە چوارچێوەی ئەکسەریەتە بە نظام دموکراسی نیو بێ ئەزافەی یەک 50 بێ ئەزافەی یەک دەنگی ئەکسەریەت وانە حیزبی دموکرات جنابت لەبیرت هەیە حیزبی دموکرات چوو خۆی سەبت کرد لەبەرەوەی وەکو پارتی و یەکێتی کە خۆیان سەبت کرد خۆی سەبت کرد لە هەڵبژاردنە ئێراناوێ ئێران هات جمهوری ئیسلامی هات وتی حیزبی دموکرات غەیری قانونیە و پێی وت حیزبی منحەلەی دموکرات وانە ئیستا هەر پێشمەرگەیەکی حیزبی دموکرات بە ئینوانی ئینسانێکی مجرم تماشا ئەکرێ چون حیزبی دموکرات ئێرانی قبوڵە دموکراسی قبوڵە چوارچێوەی جوغرافیایەکەی قبوڵە ئەم جۆرە حکوومەتکردنەی قبوڵە دەی حیزبی دموکرات کە ئەمانەی گشتی قبوڵە ئەندامێکی خۆی وەکو کاوڕ قوربانی فڕەداتە بەردەست جمهوری ئیسلامی بیکوژێت جمهوری ئیسلامی خامنە قانونیان کوژێت وەرێ جمهوری ئیسلامی ناتوانێ من بگرێت چون من ئێژم جمهوری ئیسلامی دەسەڵاتە جوولەکەس سیستەمە ئێرانی دەوڵەت نییە نووسینگەس دەوڵەتە ئێرانیەکی بێت سابتی بکات لە ئیرادەی ملەتە ئێران و هات کەسە دەرەوە یشێ سابتی بکات ملەتە ئێرانی مەوجودە ئێرادەیە ملەتە ئێران سابتی بکات بە ئێمە چه شەکڵیە ناتوانێت من مەساڵێک بەڕم دوێکە لە شەبەکەی اجتماعیە یەکێکی کوپان و دەستی منتەقەی من ئەو بەرادەرەوەتە من فارسی نازانم من ڕیشان خۆی دە پیر خزر چاو ڕیشەی بنەماڕە من دەنگت خراو بوود کاکە بەهراما دەنگت خراو بوود کاکە بەهرام خەڵکە کورد یارە کوردەوارە کرماشانە خەریکەوە ماشانم ئەسلم جافە گۆرانم ڕیشان خۆی دە پیر خزری لە منتەقەی کە معلومە لووتکەی پیر خزر گەشانە کوورەس ئەوەی دوێکە یەکی کوپان و دەستی کوردی منتەقەی خۆمان چێسە ناو تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامی چێسە لە یەک چەرچیزادەیەکی لە ناو تەلەڤیزیۆن کی بودەنە مەسئول ئەو تەلەڤیزیۆنێ لە یەکی چەرچیزادە کیە یا زمانی قدیم لە گوندەگان لە شارەکان تای ئاخری لە یەکی خەرێک داشت یە لە خەرەگەی کردیادە نەفت و یانە نەفتالین یادەتی یەک لە دەستگاوەتیابی ئیلایژی کردیادە خۆرما و قەن و شەکەر بویش گردیاده و یارو وقتا مثلا چرچی نعمت آتیا مردم آبادی وقتا نعمتیه گل بله لمنطقه گوران بله کاکە بەهرام جنابت خەریکی بەحسی ویدیۆکەی دوێکە ئەەکەی کە لە فەزای مەجازیە بڵاویان کردووە کاوراتی دەسێ جلی کردووە بەر جلە منتەقەی خۆیان کابرا لە تەلەڤیزیۆنەکە پێی وت ئەم جلە شوانیەتە لەکوێ هاوەردەگە کابرای جواوی داوە وتی ئەم جلە هەنە زەمانە زەحاک و کاوەز گوێچکەکانی زەحاک و بە قەبری بابی کاوەی ئاهەنگەر بە قەبری بابی کاوەی ئاهەنگەر و ماد و گشت تو هاتی دا 60 میلیۆن نەفەرە کوردەوار و یەک قسەت پاتێکە ویشی ئەم ئی لەباسی شوانیە لە کوراڵە و کوڕەخەرە خۆی معلوم نییە لە شەرق و هاتووە باپیری دو پشتی لە ئەولێ خوراسان و هاتووە لە منتەقەی کابڵستان هاتووە لە ئەولێ تاجیکستان هاتووە تێدەنەوت سیستەمە کوردەواری منتەقەی باشوور سیستم ناشناسن وقتی کرکوک و روز روشن تقدیم کردن دولت وابسته عراق و سردار سلیمانی لمنطقه چمچمال و زردریکا 500 گیله جاش تمام 25 ساله چینه لی شعور چیزداگی وتی و شرفم تو کری باو که خودی یعنی 66 بنده که ادا هم مالا 27 ساله دی اروپا هم نو اروپا 30 و چند ساله در ولایت خودم درشیمه 22 ساله کار کم فقط برادری باشوری باکوری
الان 2 مانگا یکی توهینی با من کردیه 2 مانگا تلفن دنه بم ناچ با قبر ما بیا یعنی سیستمی که لأوره هست لسلیمانی و حولی هست مدیم از سیستمی که فعوداری بنمارایی خانخانی یعنی اصلا لأوش عقب افتاده تر یعنی اصلا که لمنطقه جافی خوما مثلا بنمارایی حبیوه که امیر اسد محمد بک امیر اسد تازه حکمی او بنمارایی اوانه که آن باشورا مترقی تر بود یعنی چی شد؟ کاکە بەهرام مەسئلە تەرەقی نییە مەسئلە سەری ئەوەسە کە مردمە ئێمەیان گەوچ کردگە بزانە من گوێکە لە دیبەیتەکەما وتم کاورایە جاف گیریاو کاورایەک جاش هات تعلیقی لێبا وتی ئەوە لە کوێوگی ماتەڵ و کاورای جاف بێژێ وەڵە بکڕوزێتەوە بێژێ وەڵا لە زیندانم و تی هەڵدان کریام و ئەویش بێژێ ئۆخەی کوا خۆت مختاریەکەەوە کاورای جافوتی لە ئەسەموڵوگەم لە ئەسەموڵ یعنی باوای سوال کەروگە یعنی تو تخمە سوال کەری بەڵێ یەکی لە جواتیان مڵارەی دەکردماشەوەت یەکی پاوەیی وە زندان ئازاد بیە یەدە لە جاشەغان دۆروەرە پاوەوە بیوەتنە هەی خاڵ و خود مختاریەکەدا کوورە ئەوە جواتی وەلایی قوڵی سەتمەلی نەفتەکە دانەسەپی سەتمەلی نەفتەکە ئاغا دانەسەپی یە قەسەم یە دەنگ دادۆ لە کەرماشا سال 59 60 یه دنگ داد و این تماشا یانه این سیستمی که لکردوارا باشور است حالا فکر کن مثلا هر که لباس کردی بپوشید و به زبانی سورانی قصه بکید و به زاراوی سورانی قصه بکید و به یال کوپال ملاکریکا قسم بخوید و او منطقه بیاره جاشگان منطقه بیاره و اوانه که حلبجیان و نابودی کشا و او قسم خانشید اما کری باو که خواه اما کره باو که اما کرده رایشه الان یانه اصلا شرف و کرامت رای مردم نیشتنه صبح تا ایوارده گله کانال داری بیانی موچدن 2 بیانی موچدن امروز موچدن یعنی کرامت شرف انسانیت ارام مردمی که خویان ایشون 200,000 گله انفال دادن زانی چیز که بارم زانی چیز ای گفتگو منو جناب ده فایده نی ام قسە کردن من و جنابەت فایدەی نییە چون ئێمە یەکتری تەئی دەکەین با یەکێک بێت لە ترسەکانی قسە بکە من ئەمە دانیاگە ناکەن خەسیۆنە لە لۆڕەسان تێگار جنابەت قسەکەی یا مخالفەدە یا موافقەدە دانیچە یانە یەک خەتکیشانەسە دۆریان یارو دۆزەگە لە شماڵی ماڵە یارو بڕی بعد یەک خەتکیشانە پێشی وەت پادێ خەتە بشودەدیت بۆ گودەرتەوە بەڵێ بعد خلاصه کار خوی کرد و چی و شنگه کار کرد و ریجان و آنها وقت بیشرفی ما میکنیم ای مخوام 2 دفعه هم لخطگه چیسا اولا یعنی چوه یانا روشن بیریان دیده روشن بیریان لی اروپا بیشرفی که تو تماشای مردم او کردوار باکو را بکن شرف داشته انتخابات یه حتی رئیس و کردگه خوی او که وقتم کرداو تو این کردایتی بکیم کنفدرالیست درست که ریو اوانیان کاکە بارام ئەلان دی یاواش یاواش کڵاومان چوودە ناو یەک وەری منظور میشه منظور ببین تماشا بکن ارام مردم بدبخت فرق بین اردوغان و این سرک حزبی هیچ فرقی نریده کاکە گۆرە کاکە بارام فرە عالی بود تماشاکە کاکە بارام من ئەم دیبەیتەم دانیاگە خۆشەڕ ناکەم یاران بین بێژن ئاغا ترسەکان چه شکلیە ئەوان کە قسەکان ئەکەن من جواو ئەدەم و بەشکم ئەم ترسانە بشکێنین کاک بارام بەحسە من ئەمەسە ئەمڕۆ من خۆ نایژم کەس زاتی نییە بێت قسە بکە کاکە بێن قسە بکەن بێن بێژن ئەم حکوومەتە وا ئەکا تا من جواوە تۆ بەمەوە من معتەقدم ئائیستە ئەم دیبەیتە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی تماشای ئەکا حیج ئەوەی لە حەوزەی سیاسەتا کارەکە تماشای ئەکا پیاگیتیانیە دەست بووە بۆ مەتن ڕاپەڕی بابەگیان من بە چ زوانی قسە بکەم تۆ ئەتوانی نەفەرێ بکوژی ناتوانی ئیدە بکوژی ناتوانی تەقە بکەی لە ئیدە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئیدەیە کوردیەتە ناکوژرێت ئەوانەی حکوومەت ئەکەن ئەمە ئەزان تۆ
تۆیە کە حکوومەت بەسەر تۆ ئەەکەی ئەمە نازانی ترسیاگی بێ تا قسە بکەین ئەگەر نازانی تا فێرەکەم من وامە بریتانیا پەناهەندەم بەرعەلەیه نظامە سوڵتەی جیهانی نیسیاگەم بۆ نامگرن چون لەگرا ئازادیە بەیان هەزوانیە لەگرا پرەنسس دایانایان کوشت دەیوید کێلیان کوشت وەکو ئاوی خواردن بۆ من ناگرن کاک بارام ئەمان لەسەر مەفهومە دموکراسی ئازادی بێسیاگن نیش لەسەر مەفهومە ئازادی بێسیاگەم ئەمان ئازادیان تێئۆریزە کردگەسەوە بە ئادام سمیت من ئازادیم تێئۆریزە کردگەسەوە بە جەهانە کوردی من معتەقدم تمام تاریخ ئەمانە تاریخە ئینقیاد و کۆیلەیەتیە و معتەقدم کە مێژوویە ئێمە مێژووی سەروەری عەزەمەت و ئینسانە اختیاردارە یەک بەڵگەی بچووکە پێبەن یەک بەڵگەی بچووکە بزانە ئاغای ماکس وەبەر کتێوێکی نووساگە دەرمەوردە شار کاک بارامە گۆران با بزانی ماکس وەبەر معتەقدە دیاردەی شار نەوە جۆرا و جۆری بووگە حتا تۆ ناتوانانی فەرق نێوانە دێ و شار لە یەک بکەیتەوە لە سەردەمانێکە قڵا دروستکردن شاروگە قڵا دروستکردن وتم ناتوانانی تەفاوتە فیمابەینە شار و دێدا بنی بڕۆ تەماشا بکەم تەمامە مەراکزە تەجەموعیە جەمعیەت لە سەرزەمینە کوردەوارە دیواری نییە قەلعە نییە فەرقەکاتەکە تەواو دنیا بۆ لەبەرەوەی لە دوژمن نەترسیاگە لەبەرەوەی دوژمن و حکوومەتێ مەوجود نەوکە پەلاماری بە دیواری نەکێشاگە کاورا دیوار ئەکێشێ قڵا دروزەکە لە بەرامبەر دوژمن دروزیەکە دوژمن کێس هێزە دەرەکیە هێزە دەرەکی نەیوێرا بەبێ پەلامار بە چون لەگەڵ ئەم لادی دەرەکەوت لەگەڵ ئەو لادی شامەشیان دەرکەوتە دیاردەی شار لە سەرزەمینە کوردەوارە فەرقەکە تۆ کە ئێژی شارە زوور منزورە هەڵەبجە نییە شارە زوور حتا ئەسفەهان شارە زوورە تەوەجۆکەی لەم لاوە ئەواسە داستانەکە ئەمەسە کاکە بارام خەڵکە ئێمە ئێشێ بێت قسە بکە تا من ترسەکانی بڕوێن مۆ ئەم خەڵکە ترسیاگە این مردم چه چند کنه ببخشید کاک ما خسانه نسید دارن شده خسانه نسید اون جمله‌ای که جنابت وقتی 100% یعنی وقتی تکیان لناو شقام و تکیان قصه کن وقتی خون سوارت با کردی مثلا قول خون روش میشن مثلا روش خواه بفرد اوان نایشن کرد ایشون ایرانیگان دارین چجوره یعنی او سیستم خویان دانه سپیان صدام چری سیستم دایه بیان صدام لزمان صدام و نظر من عراق ما ولی روشالات و نوراست زمان صدام فرا خوش بی تایلا فرا خوش بی چون صدام بی یه جنایتکاری با اسم صدام بی ها الان 100 گل صدام درست بیسن رایم بالا من دیو که دیویتم لسر او کرد کاک بارا من نمیتونم ماشای نکه ولی تو هم پید بیشم یا نه و نوعی گوشواره غلامی کردنس گوشی خویان چه روشن اوه که خوی باشی قلم و دست روشنبیر اوه که خوی باشی سیاستمدار اوه که خوی که فرمانده نظامی کردن تمامی یک سری معیارهای بردگی خویان امضا کردنه براگم تماشا بکن و تو او کار خود کردن و نظرم کارگر روشن دیده کردی و فرش خوشحالم لیک جمله استفاده که و عنوان جهان کردی من بهتره وقت او چیزی که جنابت و اسم امت کردی بیده که فرق هستیان مثلا دست نروانه که امت کردی زانی یعنی کاک بارام امت کردی زانی یعنی چی خاص کوی بکره کردی زوان نیه اما تالشی من هست بلوچی من هست مازنی من هست گیلکی من هست جاف من هست حورامی من هست خاص کوی بکره کرمانج من هست زازاک من هست اما چی من هست ببخشه دەریمان هەست ئەمانە گشتیان هەر کام زوانە دایکی خۆیان هەست یەک تۆز فەرقەکاتەکە یەکتریە تەمامە ئەمانە لە جەهانبینیە یەکێکن ئەوی جانبینی کوردیەتە تەوەجۆ ئەەکەی ئەمە ئومەتە ملەت نییە نەیشن نییە ئەو جۆرەی کە تعبیری ئەکەن ئومەتە یعنی تەوایف مردمانێک بە زوانە دایکی خۆیان بە یەک باوەڕ بە یەک ڕەوایەت
سەرزەمینێکی گستەردە ئەگرن بەلوچیە کاکەگیان پەشتونە ئەمانە هەمووی ئومەتە کوردی ئەوەی کە ئێمڕۆ ئێمە قەبارەکەمان بچوو کریاگەس و دوژمن بچووکمانی کردگەسەوە تەوەجۆکەی توام ئەنسوورە کوردیەتە لە وجودە گشتیان ناوێنیت زانێ ئەو باسمە ئەوە بووە کە یانەتیان ببین تماشا بکە وقتی یارو تیدن بس دەست نێدەوان یەکێکی فکر یە نقطە زەفە وقتی جناب دوشی ئومەت کوردی ما درکت کم چاویشیده ولی طرف که شوی امت کلمه که خمینی آوردیسی اسلام سیاسی آوردیسی این چجوره بس من روی ای بوارسه یعنی طرف اندیشه که ضد انقلابی درست کردیه در برابر یک اندیشه که توی جهان کردیه شبکه شهر و ایلرام مردم و متاسفانه فرکس لیه است که مثلا به فرض برای کاک پیمان حیدری یا کسانی تر این کلمه بکر مثلا بحث صلاح الدین کردیه تو یادم که 2 سال پیش وجود بحث صلاح الدین کرد و نظرم لتاریخ میجور و صلات رو راست لجنگ شورشگرانه کسی بود که صلاح الدین ایوبی کاکا برام من معذرت وامە خدمەت جنابەت وبانە سرم کاک سەرکەوت چمانی توێنی ئەلان بەشداری اجازەت یە کاک سەرکەوت بگەرم قسەی ئەوان چوومە ئەلان ڕووە ئەوڕە گرم قسەکان تۆجۆکەی من معذرت وە مەمنونم کە شرکت کردی و شەکەتی مەش دەرکرد دەست دەرێت معذرت بانە چۆ کاک سەرکەوت ئێستا فکرەکەم تۆ ئەدەتەنادوێت کاک سەرکەوت محاولەیە بکە ئەڵبەتە کاک ئاوات ئەحمەدیش هەست ئەگەر کاک سەرکەوت نەیتوانی کاک سەرکەوت پێم وابێ جنابەت ڕیکوەستت هەناردە بوو جارەکەی پێشووتر ئەگەر بتوانێ بێ زەحمەت دیسانەوە داوا بکەیتۆ من هەڵدەگرم کاک سەرکەوتە سەوادی كاك آوات أحمد سلام كاك بخير بي لا بو كاك بيمون كذا ناقة نظم الدواي ويكا نا كاك سەرکەوت وە کوشتی دیاری نییە کاک سەرکەوت زەحمەتی بکێشە شمارەکەی واتساپەکەت بۆ من بەهەنێرە تا من بە گوشیەکەی ترمە و بە واتساپ بتگرم مادام ناتوانی بێتە ناوە لای من کاک سەرکەوت نابینم السلام كاك بيمان دەچوان کاک ئاواتی 1 دقیقە با من ئەمە بێژم بە کاک سەرکەوت کاک سەرکەوت جنابە شمارە تەلەفۆنەکەت بهەنێرە تا من بتوانم بە واتساپ بتگرم لطفاً قەی ناکە تەسویرشن نییە من دوای کاک ئاوات زەنگە دەم بۆ جنابەت فەرموو کاک ئاوات مەمنونم کاک ئاوات کە بەشداریت کرد بەشک و ڕچەکە بشکێنی خەڵک وەزانێتە ئێمە چوزانم پەلامار ئەدەین یەخەی خەڵکی ئەگرین من هاتکم لەگرا جواو بدەمەوە بەڵێ دەست خۆش بێت هێگەم لێت یەکەش جوابی نووسینێکی جنابتم داوە دەستەکان خۆشاهینە زۆر جوانت کرد لە سەری بەڕاستی فەرموو کاک مهم بوو کۆمەڵێکی قتالی و لەمسەر شتەکان تەقەداتم دەقەینە مشینەوە ئادام هەدەفی خۆی پێکی هەر عادی بوو کاکە پەیمان تۆ لە دەستپێکەرەکان تا هەرچێکدا بە چیرۆشێک دەست پێ کردی و بە چۆنەتی جێڕانەوەیەک منیش ویستم لەسەرەوەی کە دەستکەم بە قسەکردن لەسەر جێڕانەوەی چیرۆکی بووم کە گزارشتێ لە خۆم دەم خۆم چێم و چیم
خەڵکی چەمچەماڵ فەرمان کاکە پەیمان ئێستا لە ئەوروپا دانیشم کاتی خۆی کە من لە کوردستان بوومە بڵێندا چەمچەماڵ کراومەتە بەر خوێندن و مەکتەب و ومەتە بەرەوە بەڵام دەردم نەیخوارد و هەر لە سەرەتا نازانم حتمما نازانی کاتێکە 6 ساڵێکە بەڵام کاتە دوای چەمەنم چۆوەبان ئەسمە کرد ئەم خوێندنە بە دەردم ناخوا باشە کراومەتە بەر خوێندنی مەلاش بڵێن قورئان و دینی لەوێش سیر مەکرد ئەمەش هەر بە دەردم ناخوا باشە بۆ زۆر گەڕانەوەی خۆم بۆی کە خۆم ئەبینمەوە لە هینەکانی تۆیە لە دیبیتەکانی تۆیە و لە کوردەوارە پێویست ناکە زۆر بچمەدەوە لەبەرەوەی کە من باوکم کەسێکە بڵێن لادێیە باشە دەستوردەری هەیە و زەویزاری هەیە و صاحب خۆیەتی و صاحب ئەم شتانە بۆی سەخۆی لە ژیان نەما بەداخەوە هیچ شتێک بە دەرمی نەخواردووە هەستمە کرد ئەم سیستەمەی کە ئێستاکە تۆ دانیشی قسەی لەسەرەکەین و ئێمە ئەیبینین ئەمە هیچی بە دەردی منی نەخواردەوە دواترە ساڵم هاتوومەتە ئەوروپا زۆر گەڕاوم ئەم سەر جۆم لەم گرتووە جۆم لەم گرتووە پارتی وایە وێچێتی وایە کوردەوار وایە هیچی بە دەردم نەیخواردوە وا تقریباً بۆ 4 مانگ ئەبێت بە تەواوی جۆم لە دیبیتەکانی تۆ گرتووە و سەرەتا ئێستاکەوە تازە بە تازە ئەگەڕێم و سەرەتای دیبیتەکان کە یەکەم دەست پێکرد دوایی دیتە ناوە باسی کەرکووک و کاتەیە کە بەداخەوەکە هاتنەوە کەرکووچیان داگیر کردووە سەرەتام لێ یعنی لە سەرەتاوە دەستم پێ کردووە قسەکانت بە دەردم ئەخوات یعنی خۆم لە قسەکان تا بینیوەتەوە باشە لەم ڕۆژانەیە کە بەردەوام سەیر ئەەکەم و ئەبینم لەوە تێگەشتم پێم وا بێ شتێکشم هەرەوەی کە خۆدایم باسکڵی دزی لە منەکەن تۆ هی خۆت نیت تۆ تازە لە خۆت دەرچووی تۆ هی ئێمەشی تۆی ئەو خەڵکەی توی یارانی من کاک سەرکەوت مەعزەرەت مەس کەلامت بە شەکەڵ من نەمووس کە خەڵک ئەزانی کێ دزی ئەکات کەسانێک کە ڕاستپێدراوانە شەهوەتە خۆیان نێن بە شوێنە حەقیقەتە نێن بە شوێنە سەروەری و گەورەیە هەن بە شوێنە منفعەتە گیرفانیانەوە خەریکن مەفاهیم ئەدزن کە بیوەن منحرفی بکەن ئەنا من دیبیت ئۆپن سۆرسەکەم بۆ ئومەتە کوردی ئەیکەم و پێم خۆشە تەمامە وشەکان و تەمامە ڕەوایەتە کوردی بڵاو بکەنەوە پس ئەمە جەنابە ناگرێتەوە ئەزانی کێگرێتەوە کۆمەڵێک کارمەندی دەسەڵات ئەگرێتەوە وا خەریکن مەفاهیمە ئێمە ئەدزن و خراوی ئەەکەن مثلا بڕۆی سدانەی دموکراتی بگرە حیزب دموکراتیەکی کوردی یاخیە وەلی حیزب دموکراتیە ناتەوەجۆت کردی ئەوە دزینە چاپەڵە بەڵێ فەرموو لەم مەورە ئەمەی تۆ کە ئەبینم باسی ئەوە کەیسەم لەم هەر لەم لایڤەتە تۆزێ بەرزتر کاکاوەند تۆزێ بەرزتر داوات کردووە کە بین قسە بکەین ئەم کۆمەڵگای کوردەواری داگیر کراوی لەلایەن کۆپێشنێراکەوە تۆ چاک لە هەدەفەکانتداوە هەمووی دۆزیوەتەوە خەسیاوین ترسیاوین ئێستا حاڵی حاضر پێشەوەی کە کامیرات بۆ بنێرم ترسێکم تیا ومت باشە من کە قساکەم لەگەم کابرایە باس چی بکەم دەی باش ئێستا حاڵی حاضروا لەگەڵ تا قساکەم مەسەد چی پێڵێن ئامادەیم نییە ترسێکم هەرتیایە بەڵام دەی خۆ فەرمان حەیدەری دێوێک نییە دیوەسمەیەک نییە کەلامێکی شیرینە دانیشم وەک چۆن لەگەڵ ڕەفیقانترما قساکەم لەگەڵ میشا قساکەم باس دەواکەم وەکەی خوێنەر نیم زۆر نەچووم دوای سیاسەتە ناتوانم بەڵی بەڵام خۆم لەمە ئەبینمەوە دانیشم ڕەفیقی قسەی لەگەڵاکەم کە لە چۆن تێکەڵ بم بم یاران و کوردەوارە ئەمە زۆر گرنگە بۆم کە چۆن بتوانم تێکەڵ خۆم بڵم لەم سیستەمەی کە چەند ساڵە مێشکم بۆم باران کراوەکەم زانی هیچ شتێ بە دەرد ناخۆیت تۆ بینیوە بە دەرمەخوات خۆم لەو سیستەمەی ئەو لا پاکەمەوە هەستم خۆم کەمەوە کوردەوار بۆ زۆر بە دوجات چۆنیش خۆشم وەک گوتم باوکم زەویزاری بۆ پێویست ناکە زۆر بچمە دواوە قسەکان تۆ ستاخکەمەوە پێویست ناکەم دوای باپیرە گەورەکان لەم کوردەوارە وەک تۆ بەڵام خۆم و برا و خوشکم لەم سیستەمە تازەیە بۆم باران کراوی بۆم بارانی مێشکیمە بەستم وەک ئەوەی کە مەقسەد تۆ هەستی خۆم کە کردوومە کە ئەبێن من لە شوێنێکەوە دەست پێ بکەم یەکەم شت لە خۆمەوە دەستم پێ کردووە بەچی بکەم لە ناو کە سوکاری خۆمە دەستم پێ کردووە یەکێ لەوانەیەکی لە براکانم پێشمەرگە ئەساڵ چیم کردو گیان ئەم پێشمەرگە بۆ پێشمەرگە
توتی ژیانێتی پایە ڕۆژانێتی مەعاشی ماڵ و مناڵی لەسەر ئەم خواردنی ماڵ و مناڵ لەسەر ئەم داهاتێکە بە پێشمەرگایەتێکە ئەساوم دانیشتومە هاوکاریم کردۆ لە ئێستا وەڵام کاکیانم واز لە پێشمەرگایەتێکە و بینی دوکانێکە حەمدەبانی کە شتێکە بودانم نابێت تۆ ئیدامە بدەی بەردەوامی قدرەت دەی بەم دەسەڵاتە ئەمەیەکە کارێک کردومە وەک ئەوەی کە تۆ چەند لەم دیبەیتانێشەکە باسەکەی ئەبێ بەڕایی من لە شوێنێکەوە دەست پێ بکەین هەست کەسێک لە خۆمانەوە لە ناخی خۆمانەوە سەرەتا دوای لە کەسە نزیکەکانمان دوای کەسی ڕاپەڕی و ئینقلابی پێویست ناکە هەمومان ڕاپەڕی و ئینقلابی پێویستمان بە 2,000 نەفەرە هەر لە گەڕەچێکا لە شارێکان نەفەرێکی تیا بە کەسەکان تر ئاگادار کاتەوە بەڕای من بەس بێت اینجا پێم خۆش بوو کەەوە قەت کردووە حتمما من فریانەکەوت 4 ساڵ بووتەکەین تازە تێمان 4 مانگە جۆم لێت تازەوە ئەگەڕەمە لە سەرەتاوە بەتەواو لە جیاتەوەی سەیری سێریە بکەم دانیشم جۆ لە قسەکانە بچوە خۆم ئەبینەوە خۆم ئەبین لە زیاتر پێم خۆشە لەسەرەوە قسەکەی دەست پێچێک بکەیت لە چۆ دەست پێ بکەین سەرەتایە من خۆمەقت ئەوەی کە کاک ئاوات ئەحمەد ئێمە دەستمان پێ کردووە بزانە ڕاپەڕین دەستی پێ کردووە ئینقلاب دەستی پێ کردووە دەمێکە وە تۆ لەگەڵە ئەم مەوجە سەوار ئەبی بزانە با من 3-4 مسالە بۆ لێ بم ترس چییە؟ ترسە ئینسان لە نامۆکانە ئینسان لە نامۆیی ئەترسێ لەو شتەی وان نایناسێ ئەترسێ تۆجۆکەی ئینسانە کوردی دەسەڵات ناناسێ لە دەسەڵات ئەترسێ من خەریکم دەسەڵاتی بۆ شی ئەەکەمەوە ئێژم دەسەڵات چۆنە ڕواڵەتی چۆنە چ شکلی کار ئەکەم دەسەڵات تەسویرێکە ئێمە لە زەهنما بەرامبەر بە دەسەڵات حەسمان دوو تەسویرە ڕوبەرێکی خاصی هەست ڕوبەرێکی خراوی هەست ڕوبەرێکی باوکانە دایکانەی هەست کە ئێمە تەوەقع ئەەکەین نانمان بات و بەختەوەرمان کات و ژیانمان تەئمین کام ڕوبەرێکی ترسە لەوەی کە ئەمان گرێ ئەمان کوژێ نانمان ئەوڕێ ئەشکەنجەمان ئەدا دەسەڵات هەردوو بارەکەی نیشان داگە لە سیاسەتا پێی ئێژن دکتورینی گەزەر و تێڵا لەولاوە گەزەرەکە پێی نیشانەدا لەم لاوە تێڵاکەی گرکەسەوە دەسەوە بۆت خەڵکی ئێمە پێی وایە دەسەڵات حەقی هەست ئەم بگرێ چون ئەم مجرێمە خەڵکی ئێمە نازانێت دەسەڵات لەسەر چ پێگەیە دانریاکە دەسەڵات شتێکی مهمی هەست بە ناوی شەرعیەت کە بە ئینگلیسی پێ ئێژن legitimacy شەرعیەت هەر دەسەڵاتێ بۆ خۆی ئێشێ بێژێ بۆ شەرعیەتی هەست بەسەر ئێمەوە حکوومەت ئەکا کۆمەڵێک لەمانە کە بە خۆیان ئێژن دەسەڵاتی دیموکراسی ئێژن ئێمە شەرعیەت لە دەنگە خەڵکی ئەگرین خەڵک دەنگ بە ئێمە ئەدا و ئێمە شەرعیەت لەوان ئەگرین پس ئێمە حکوومەتی خەڵکین ئیدێ ئێژن نا ئێمە دەسەڵات شەرعیەتەکە خوا ئەیدا پێمە وەکو ئەم حیزبە تونڕەوە ئیسلامیانە وەکو پاشای مەسیحی پاشای ئیسلام خەلیفەی ئیسلام ئەمانە ئێژن یا پاشای زەردەشتیەتی یەهودی پارسیە جەعل ئێژێ پاشدشاخ کێس پادشا ئەو کەسەسە کە زلڵاهە یعنی سایەی خوا سێبەرە خوا لەسەر زەمینە وەلیە فەقیهیش یعنی ئەمە یعنی چی؟ یعنی ئەم وڵایەتە فەقیهە تا زوهور ئیمامە مەهدی تێت وەختی ئیمامی مەهدی غائبە ئینسانێک ئەبێ بە وەلیە ئیمامی مەهدی تا حکوومەت گەینێتە دەسە ئەو تەوەجۆکەین ئەمانە پێگەی شەرعیەتیان هەست بێ پێگەی شەرعیەت ناتوانن حکوومەتکەن ئەمە یەک دوو ئەم کۆمەڵگا کە ئەمان بەسەریەوە حکوومەت ئەکەن بەسەر یەکسری کاغەزبازی بوروکراسیوە دانیشتگەن دام و دەستگایان هەست هەروە لە خۆیەوە ناتوانێت تۆ بگرێت ئێشێ تۆ بە تۆ بڵێ تۆ ئەمنی گشتی خەریکی ئەخەیتە خەتەرەوە ئێشێ لەگرا تعریفە لە ئەمنە گشتی بکە ئێشێ بە تۆ بێژێ تۆ خائینی وە لەگەڵ دوژمنانی دەسەڵاتی ئێمە ڕێکەوتووی ئێشێ سابتی بکە چۆن خائین ئێشێ سابتی بکە خۆی چۆن چتە خاسێکە دیگەران چۆن خائینن ئێشێ سابتی بکە هەروە خۆ لە خۆی ناتوانێت قسە بکە
بزانە دەوڵەتە کەسیفە جوولەکەی ئانوسیە ئێرانی ڕەوایەتە جمهوری ئیسلامی دانەیەک ئەگرێ لە کرماشان خواروە ئێدامی ناکە ئەی وات و ئەی هێنێت و نەمایشە محکەمە ئەدات و جا جورمی بەسەرەوە ئەدا ئێژێ ئەمە بەرزد ئەمنە گشتی بوو ئەمە گێرە شێوێن بوو ئەمە مفسد في الأرض بوو و حکمی ئێدامە تێگەیت خەڵکی ئێمە چوون نازانێ دەسەڵات چه شەکلیە لە دەسەڵات ئەترسێ ترس لە ناوەبوون تێ ئیستە من ئەمە دانیاگە خەڵک پێت بێژی بۆ لە دەسەڵات ئەترسێ چۆن یەکێتی ئەتوانێ خەڵکی بڕفێنێ ئێمەگەر کاوەڕی واتیا و سەرزەمینە چۆن یەکێتی ئەتوانێت بە ئاشکارا بێژێ من خەڵک ئەڕفێنم و خەڵک ئەکوژم و تۆ دەسەڵاتی مافیایی ئاوا و عنوانە حکوومەتت بە پرینسیب و بە ئوسول قبوڵەکەی چۆن بزانە هەر ئێمە لەسەر ئەم دنیای غەربە بڕۆین تۆ بە عنوانە حکوومەت ناتوانی هەر کارێ بکەی ئێشە تۆ نەمایش بدەی خۆت یاسا ئەبەی بەڕێوە تا خەڵکی یاسا بواوەڕێوە تەوەجۆکەی تۆ ناتوانی بێ حکمی محکەمە بێ یەکێ بگری ناتوانی ئەوەی کە تۆ ئەیکەی جائیتر ئەوە حیتەرانە ئەوە مستەراوە ئەوە حکوومەت نییە مستەراوە مستەراوی ئاواشی لێبێ بزانە منزورەکەی من تێگەیت خۆ ئیستا کەسێک گەرەکی بێت ئاوات ئەحمە بگرێ ئێشێ بێژێ جورمە ئاوات ئەحمە چییە ئاوات ئەحمە گەرەکێسی یەکێتی و پارتی بڕۆخێنێ ئەمە جۆرمە دەی سوعال خودی یەکێتی و پارتی وەختی خۆی گەرەکیان و سەدام حوسێن بڕۆخێنێت مجرم بوو ئەوە نەبوو سەدام پێیانە وت مجرم ئەم گەوادانە خۆیان وابوون وەختی خۆی وانیە چۆن بەخۆیان ئێژن بەڕێز و شکۆدار و مێژ و شکۆدار و شکۆی قەندیل و مەگامانە نای ئۆکەی نا ئێمە هەر لەسەر کاکەجان لەسەر لۆژیکەکەی خۆیان بڕۆینە بەرەوە مەگەر وان نایژن لێ ناتوان بێتەوە ببن ئێژێ کاکە باشە تۆ گەرەکتە بی ڕۆخێنی بۆ گەرەکتە بمان ڕۆخێن تۆ دەلیل تێری تۆ ژی بەم دەلیلە ڕازەکە تۆ هەروە لە خۆ تۆ بڕۆیتە خیابان بێژی وەڵا ئەو ڕۆخێنم لەبەرەوەی تۆ پارازێژی بووخوات معزەرەت مەز بۆ ئەخشی یا وەڵا لەبەرەوەی تۆ دوودانە ژنە هەزیش چاو دەرەهات توش ڕۆ دەبخوازە تۆ ئیژی بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە گەرەکمە بۆ ڕۆخێنم بە نەزەرە من تۆ کورد نیەی شۆڕشە کوردی نەبووی بە نەزەرە من تۆ دروستکراوە دەسە دەوڵەتەکانە منتەقەی هاتکی جەهانە کوردی لە بووین بووی بە نەزەرە من تۆ سیستەماتیک خەریکی فەسادە ئەقڵ خەیتە ناوە مەردمە ئێمە بە نەزەرە من تۆ مەئموری سەرزەمینی کوردەوار و ئینسانە کوردی لەبین بووی بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە ئەو ئێشێ بێت جواو بات و مسالە دەم کاکە ئاوات ئەحمەد ئەو ئێژێ ئێمە شۆڕشە کوردین تۆ جێژی کاکە بەخێوی تۆ شۆڕشە کوردی سوال کورد کێس تۆ ئێشێ ئەم کوردە پێناسە بکەی کە شۆڕشە بۆی کردگە مە تۆ نایژی من 100 ساڵە بە ناوی پارتی دموکراتی کوردستانی عێراق کوردایەتی یەکەم لە ئەولسەلامە بارزانەوە سوال کورد کێس تۆ ئێشی یەکەم جار پێناسەی کوردە کردوێت تا بێژی دوژمنە کورد کێس ئێمە لەگەڵ کێ ئاشارکەین دار بەرد چەکوش لەگەڵ کێ دوژمنە کورد کێس تۆ پێناسەی کوردە نەکردە پس سوالەکەی باشە تۆ ئەم شۆڕشە کێ ساپۆرتی کردی بیکەی کێ بە تۆ ئەرزەیدا پارەیدا چەکیدا هاتۆ مزوری کێ تۆی کردگەسۆ شێخ تۆ چیت کردگە بووی تۆ شێخ سوال شێ ئەولسەلام چۆن بووگەسۆ شێخ ئۆ بۆ تۆ دەرەکەوێ شێ ئەولسەلام شاگردە مەولانە خالد بووکە مەولانە خالد کێس مەولانە خالد جاسوسە ئینگلیسیە بزانە ناتوانێت تۆ بگرێ لە تۆ ئەترسێ تۆ هاتی تەخیابان وتێ موچە کوڕە مەسئول کچ ئەواتە ماڵۆ من کەج ناوەمە ماڵۆ ئەوگرێ و کوژێ تۆ قسەکەی سووکە حەجی دیانی تۆ ێژی لاهور بێفەڕە هەر لاهور قسە نازانی گەمژەش من قسە زانم لاهور ێژێ غەڵەتە کرد خۆ گەمژەی ئەوە نییە من ڕاهبەرم تۆ هیچ نییەی ئەمە دەلیل نییە تۆ بڕۆی بەگەشت لاهورە تەوەجۆکەی دەلیل تۆ شتێترە من ئەو ڕۆخێنەوە ژە کاکیان بۆ ئەم ڕۆخێنی تو جواویە دەیت و چون مەتنەوە بێ
پس ئەو ناتوانێت حتا جوابەکانە تۆ نەدا تۆ ناتوانێت تۆ ناتوانێت تەوەجۆکەی براکەم حتا بزانم مەلایەکی ئیسلامی حتا حکم مرتد بە تۆ نەدا ناتوانێت حکمە کوشتن تۆ بە ئیلا ئێشێ سابتی کا بەسەر تا تۆ مرتدی خواروە لە خۆی وەشێت و هەر نەوگە بەشم شێرەوەکەوێتە گیانەت وایە خۆ تۆ ئیسلامێتی خوێنگە وایە وانە کەواتە کاک ئاوات ئەبێ خەڵکی ئێمە بفەهمێ ئیستا من دامنیاگە ترسەکانیان بڕوێنەوە ئەمانە نازانن دەسەڵات چه شکلیە ئیستەیەکی وەکو جەنابە کە خەڵکی چەمچەماڵیت یارە کوردەوار و یارە ڕاپەڕیویت هاتی بڕ کۆمەڵی قسە کرد من توانیم بڕێ وەڵامە جەنابە بدەمەوە ئیستا من پێم خۆشە دوای جەنابە کەسانێکی تریش بەشدار بن من دوای جەنابە کاک سەرکەوت سەوادی ئەگرم کاک سەرکەوت سەوادی خەڵکی ڕانیەس پیج فەیسبووکیەکەی موجودە بڕۆن بیبێنن لەگرای شەخەریکە کامنتە نووسێ متعسفانە ناتوانێت بەشداری لای بکە بێ من بە واتساپ ئەیگرم بێت قسە بکە کاک سەرکەوت سەوادی هەر لەبەرەوەی بزانن من خۆم ئومیم بێسەوادم ئومیم بەڵام کاک سەرکەوت سەوادی فەلسەفەزانە وتدريس فلسفي شكل قال زانكوي نازم رابرين صلاحدين نازم دقيقا يعني بيناس انا ولا بيناسيك جناب الذات منيش بيناسيك لك اكثر كوت بدا استكتو هاتي بعمل نكتين شي تربيج كاك عواد احمد حتى ام دقيقه اوي ناوي شورش بوغا قشتي درو بوغا دروس هرچی که او فکر کن اما شورش دروسه که دروس اوی که من ایجمی شورش دروسه که اوی استتو هاتی وتە من خەڵکە چەمچەماڵم یارە ڕاپەڕیوی ئەم سەرزەمینەمە تا ڕۆخەندنە بنیاد و دوژمن لە سەرزەمینە کوردەوارە من ڕاپەڕیوی ئەمێنم و ئینقلابی ئەمێنم. ئەمە تەسویرێکی بسیار مهم بوو، فرە مهم و فرە گرنگ بوو. جا تۆ چی ئەەکەی لە داهاتوە دائنیشین پێدێژین چی ئەەکەین، بە یەک و بیری لێ ئەەکەینەوە بە یەک و ئێژین تۆ چی ئەەکەی. ئەگەر فەرمایشێکی کەس ئێدامە بدە، ئەگەر ناتا من کاک سەرکەوت وەرگرم. نا پێم وابێت جوابەکەم کرد، جوابەکەرەوەی کە ویستم کە لە ناخی خۆمانەوە چۆن دەست پێ بکەین وەک سەرەتایەک دەستمان پێ کردووە، حاڵی حاضر کە جوێنێک دەستمان پێ کردووە، بەڵام پراکتیکیان دەست پێ بکەین. لە چۆ دەست پێ پراکتیکیان هەر ئەمەسە کاک ئاوات، پراکتیکی ئەمەسە. خەڵک هیچ تەسویرێکی لە ئینسانی ڕاپەڕیوی کوردی نییە. ئەم تەسویرە فرەکەن. بزانە حتا دڵە گەرە کێسی تەسویرە خەسیاگ و داڕمیاگ و پڕە تەسویر. ئەوەی ئەوێنی خەسیاگە و ترسیاگە و تێ هەڵدریاگە و داڕمیاگە و مشەخوەرە و موچەخوەرە و حیزە و پڕە. ئەم تەسویرە پڕە. تەسویرە ئینسانە کوردی ئینقلابی مەوجود نێژن ترسە زاورە خۆت بشارۆ، لە کاکە خۆم ناشارەوە بۆ خۆم شار. ئەوەی قسەیەکی بۆ کردن نییە خۆی شارێت و من قسە مەز بۆ کردن. من ئینسانم، موهبەتە ژیانەمەز، من خۆم ناشارمەوە. پس تۆ تێ قسەکە ئەمەسە، تۆ ڕاپەڕیوی و ئینقلابی بوونە خۆت دەرەخی. مثال بام لێت خاص تێ بگەین، مثالێکی تاریخی بام بیش و پێێنم بەوە. وەختی مسلمانانی مەکە بوون و 40 نەفەر، پێغەمبەر ئیسلام وتی یاڵڵا بۆ ناو شارە مەکە. دەریخەن مسلمانن، دەریخەن ئینقلابین، دەریخەن حتا خستنە تەمامە بنیادە ئینقیاد لە سەرزەمینی کوردەوارە ئێوە لە پێدا ناچێت. لەگەڵ تەمامە جەهلەکانە دەرکەون. تماشا کە کاک سەرکەوت سەوادی، کاک ئاوات، دەسەڵات بنکەی پێشمەرگەی یەکێتی نییە فقط. دەسەڵات ئەو ڕواڵەتە حیزەسە کاورا کردیێسی بەنی ژێ بەڕاستی چی بکەین و دەسی بێ دەسەڵاتمان و برسیمان ئەوە سەنگەرەکەزیشی بیشکێنی. ئەگەر تۆ دیوێتە من بەجمێن حەملەی پێکەم لەبەرەوەی بیشکێنم دەریخەم بێژم تۆ نەت پێشکەوتووی، نە ئینسانێکی تێگەیشتووی، نە ئینسانێکی باسەوادی، تۆ کاورایەکی هاڕیادی ڕعەت سەفەتی گەوادی. ئەمە گەوادیە دایکە ناو لە باسە لەبەردا. ئەمەسە نایڵێ ڕاپەڕی بکەی. ئەمەسە نەبنکەی پێشمەرگە 5 دانە پێشمەرگەی قوتانی خوێڕی واتیە بەڕاحەتی کۆکرێتەوە، واکو ئاوی خواردن کۆکرێتەوە. من و تۆ چی تەکانمانەدا؟ خەڵکەکە وا فاسدە. خەڵک من و تۆین ها، من و تۆ چ دەنگ دلێرین، چه ئینقلابین. ئەم تەسویرە تەکسیرکەن، تەکسیریکەن. وەکو چۆن
وەکو چۆن ئەوێژە من ڕاپەڕینی مەمەژە من ڕاپەڕین لە پڕێکا ئەوێن تەمام سەرزەمینی کوردەوە بگۆ بە ئینسانی انقلابی ئەو جار لەشەکان تێمە مەیدان و جارێ ئێستا سەرەتای ئەم داستانە سەیمە وای ناوە تفاقە باشەکەکەن زیاتر گفتوگۆی وا ئەەکەین تا ئێمە بفەهمی شۆڕشە واقعی چۆنە حەزم کرد بۆ چوونێکی بچووکدەم بەر لەوەی کە بێمان ڕووبەڕ و تاوا قسەکەم لەگەڵ تا هەستێکی ترم بوو کە چۆن لەگەڵ توا دانیشم قسەکەم چۆن جۆ بگرم چۆن قسە ئەم هەستەم بۆ یاران ڕاپەڕینەوەنی کە ئەیانەوە بێن قسەکەن و کە ئەو لەرزیان دێ وەرن کاکە کاملە وەرکم قسە بگۆڕنەوە خۆت بناسیێنە بزانە چینیت هیچ نییە پەیمان حەیدەری بۆ نە شاخی نە قەبت لێدان لانیشی قسەی لەگەڵاکەی ڕەفیقتە یای ڕاپەڕیتە بێن دەست خۆشکەکە پەیمان سەرچاوم کاکەجان سەرچاوم کاک سەرکەوت ئێستا من زەنگت بۆ دەم امیدوارم کە گوێ لێم بێەوە وەریگری دەبێ لە فەیسبوکەکەت بێتە دەرەوە سڵاو سەرچاوم کاک سەرکەوت ئەوە من دای ئەنێمێەوە فەرمایشاتە خۆتان بکەن متعسفانە نەمانتوانی بە لای بە فەیسبووکی وەرتانگرین دەنگت دێت بەڵێ دەنگت دێت سڵاو کاتان باش و سوپاس بۆ هاوڕێان کە دەنگ خەت بوو کاک سەرکەوت ئاها باش بوو ئێستا ئێستا چۆنە دەنگم یەک دقیقە پێم وا بێت دەنگەکەم تۆزێ بەرز کردێ یەک دقیقە ئێستا باش بوو کاکە فەرموو سڵاو ئەو کاتتان باش و سڵاو لە هەموو یاران من لەو بابەتە دەست پێ دەکەم کە وەکو لەقەبەکە کە باس لەسەر کەوت سەوادی کرا منەوە لەقەبێک بوو کە مامۆستا هینداری هاوڕێم پێی دامەویش لەبەر چەند هۆکارێک بوو ئەگەرنا تقریبا بانگەشەی بەسەواد بوون نییە بەڵێ خواهشەکەم فەرموو من پەیوەست بەو ئەو دۆخێک کە ئێمە تێکەوتوین دۆخێکە کە ئەوەندە سەخت نییە تێگەیشتنی ئەم پێما تێگەیشتنی زۆر زۆر سادەست ئەگەر ئێمە سەیری هەڵبژاردنەکانی کوردستانی عێراقی داگیرکراو بکەین دەبینین بە 32 حیزب توانیان 135 دەنگەکانی خەڵکی کوردەوار بۆ لای خۆیان برن 135 واتە 165 خەڵک ئەسڵەن ئامادە نەبوو بچێت سەر سندوقی دەنگدان و